دووڕووی حکمدان. کاتێک ڕوبەڕووی گوناه دەبین لە ژیانی برا باوەڕدارەکانمان دەبێت دڵنیا بین کە مامەڵەی دروست لەگەڵ گوناهەکانی خۆمان بکەین. کلیلی ئەم بنەمایە وشەی باوەڕداران. چونکە خوددا لە ڕێگەی عیسای مەسیحەوە لەگەڵ باوەڕداران دەدوێ. عیساش لە وتاری سەر جیای خۆزگەکاندا ئەم بنەمایە دووپات دەکاتەوە. با پلەی یەکەم وتارەکەی ئاراستەی قوتابیەکانی کرد. نازانین لەو قۆناغەدا کێ هەڵبژاردرا بوو، بەڵام دیارە پەترۆس و ئەندراوس و یاقوب و یۆحەنا بوون. فێرکردنەکانیش بە بەراورد بوو لەگەڵ ژیانی فەریسیەکان. مەتا 7-3-5 دەتوانین ناونیشانی خۆپارستن لە دووڕووی بۆ دابنین. بۆچی سەرنج لە پووشی ناوچاوی براکەت دەدەیت، بەڵام ئاگات لە کاریتەکەی ناوچاوی خۆت نییە؟ لێرەدا عیسا هەوڵ دەدات بیرۆکەی دووڕووی پێشان بدات، یان چۆن بە براکەت دەڵێ ڕێبدا با پووشەکەی ناوچاوت دەربهێنم لە کاتێکدا کاریتەیەک لە ناوچاوی خۆتدایە. دوای ئەوە دەفەرموێ ئەی دووڕوو، واتە تۆ شتێک دەڵێیت و شتێکی دیکە دەکەیت. ئەی دووڕوو، یەکەم جار کاریتەکەی ناوچاوی خۆت دەربهێنە، ئینجا باش دەبینیت بۆ دەرهێنانی پووشەکەی ناوچاوی براکەت. ڕەنگە کەسانێکی دووڕوو لەسەر ئەو چیایە بووبوون. ئەیساش توانای ئەوەی هەبوو کە فەرمودەکەی ڕاستەوخۆ ئاراستەی هەر کەسێکی دووڕوو بکات، چونکە ئەو خودای بەرجەستە بوو کە دڵانی دەناسی. زۆرجار ئەمەی دەکرد و ڕاستەوخۆ لە دڵ و دووڕووەکان قسەی دەفەرموو. فەرمودەیەکی بەهێزمان هەیە دەربارەی حکمدانی خەڵک. گرنگترین گوناهەکانی فەریسیەکان دووڕووی بوو. دەیویست دووڕوویەکەیان دەربخات و هەمان کاتیشدا قوتابیەکانی فێر بکات تا دووڕوو نەبن. ئەوەش پەیامێکی زۆر گرنگە کە فێری بن. دەزانین کە یاقوب و یۆحەنا دانیشتبوون و گوێیان دەگرت. پاڵنەریان بەپێی خواستی خوددا نەبوو کە عیسا ناوی لێنان دوو کوڕەکەی هەورە تریشقە. عیسا ئامادەی دەکردن تا بە شێوەیەکی جیاواز لە مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان بژین. دەشبینین کە لە کۆتایی خزمەتەکەی عیسا ناوچەی جەلیل جێهێشت و چووە بۆ ئۆرشەلیم. ئەزموونێکی هەبوو لەگەڵ کەسێکی نابینا. لەوێدا مامۆستایانی شەریعەت و فەریسی هەبوون. فەرمودەیەکی فەرموو کە پێی هەراسان بوون. پێش ئەوەی ئیبراهیم هەبێت من هەم. بێگومان دەیانزانی کە عیسا دەڵێت کە خۆی خودایە، چونکە دەستەواژەی من هەم ئاماژە بەوە دەکات کە سەرەتا و کۆتایی نییە. هەمان ئەو دەستەواژەیە کە کاتێک خوددا لەگەڵ موسا دووە دەرچوون 3:13 موساش بە خودای گوت من وا دەچمە لای نەوەی ئیسرائیل و پێیان دەڵێم خودای باپیرانتان منی بۆ ئێوە ناردووە. ئەگەر پێم بڵێن ناوی چییە بڵێم چی؟ خودداش بە موسای فەرموو من هەم ئەوەی کە هەم. هەروەها فەرمووی ئاوا بەنەوەی ئیسرائیل دەڵێیت هەم منی بۆ ئێوە ناردووە. عیساش هەمان وشەی بەکێڕهێنا من هەم ئەوەی کە هەم. بۆیە بەتەما بوون بەرد بارانی بکەن. لە یۆحەنا 9 ئەم وشانە دەخوێنینەوە. کاتێک کە عیسا بە ڕێگادا تێدەپەڕی پیاوێکی بینی کە بە زگماک نابینا بوو. قوتابیەکانی لێیان پرسی گوتیان ڕابی کێ گوناهی کردووە؟ ئەم پیاوە یان دایک و باوکی وا بە زگماک نابینایە؟ سەرنج بدەن ئەم پرسیارە چەند حکمدانی تیادایە. عیسا وەڵامی دایەوە نە ئەمە گوناهی کردووە نە دایک و باوکیشی، بەڵکو تاکوکارەکانی خودای تێدا دەربکەوێت. بێگومان عیسا چاکی کردەوە و ناردی بۆ ئۆرشەلیم. دواتر بوو بە بەرندگاری لەگەڵ فەریسیەکان. پرسیاریان لێ کرد چی ڕووی داوە لەگەڵت؟ گوتی کەسێک بە ناوی عیسا چاکی کردمەوە. لێیان پرسی لەکوێیە؟ گوتی نازانم، چونکە عیسا لەوێ نەمابوو. کە سوکاریان بان کرد
تا لێیان دڵنیا بن کە بەڕاستی نابینا بووە. دایک و باوکی وەڵامیان دایەوە، دەزانین ئەمە کوڕمانە و بە زگماک نابینا بوو، بەڵام نازانین ئێستا چۆن دەبینێت یان نازانین چێ چاوی چاک کردوتەوە. لە خۆی بپرسن، ئەو گەورەیە و باسی خۆی دەکات. دایک و باوکی لە ترسی ڕابەرانی جوولەکە ئەمەیان گوت، چونکە تەکبیریان کردبوو هەر کەسێک دان بنێت کە عیسا مەسیحەکەیە لە کەنیشت دەریکەن. ئایەتی 30 کابرا وەڵامی دانەوە، ئەمە شتێکی سەیرە، ئەو چاوی کردومەتەوە، ئێوەش نازانن ئەو لەکوێوە هاتووە. ئێمە دەزانین خوددا گوێ لە گوناهباران ناگرێت، بەڵام ئەگەر یەکێک لە خواترس بێت، خواترسی خوددا پەیڕەو بکات، ئەوە گوێی لێدەگرێت. هەرگیز نەبیستراوە یەکێک چاوی مرۆڤێکی بە زگماک نابینای چاک کردبێتەوە. ئەگەر ئەم کەسە لە خودداوە نەبێت، نەیدەتوانی هیچ بکات. هەڵبەت ئەم قسەیە بە دڵیان نەبوو، بۆیە دەریان کردە دەرەوە کەنیشتەکە. لەوێدا عیسا چاوی پێکەوت، سرنج بدەن لەکوێوە ئەم بیرۆکەیە هاتووە کە بەهۆی گوناهەکانیەوە کوێرە. بڕواننا ئایەتی 34 پێیان گوت، تۆ بە تەواوی لە گوناه لەدایک بوویت، تۆ فێرمان دەکەیت. جا دەریان کردە دەرەوە. ئەم بیرۆکە کە ئەگەر کەم ئەندام بێت، ئەوە لەبەر گوناهباریە. لا کێوە هات؟ ئێمە دەزانین کە هەمومان گوناهبارین و شایانی مردنین، بەڵام ئەوان دەڵێن ئەوە کوێرە بەهۆی گوناهی خۆی یان دایک و باوکی. قسەیەکی پڕ لە حکمدانە. با بگەڕێینەوە بۆ مەتاو. لێرەدا ئەو تێگەیشتنە ڕاست دەکاتەوە و دەفەرمووێ، مەتا 7:5 ئەی دووڕوو، یەکەم جار کاریتەکەی ناوچاوی خۆت دەربهێنە، ئینجا باش دەبینیت بۆ دەرهێنانی پوشەکەی ناوچاوی براکەت. ئەمە واتای ئەوە نییە کە ئێمە ڕووبەڕووی برایانی باوەڕ نەبین. پۆڵس لە نامەی ڕۆما بەشی 15 و ئایەتی 14 دەڵێ، خوشک و براکانم، خۆم دڵنیام کە ئێوە پڕن لە چاکە، پڕن لە زانیاری، تواناتان هەیە ئامۆژگاری یەکتری بکەن. لێرەدا بە شێوەی گشتی دەڵێ، خوشک و براکانم، وشەی ئامۆژگاری بەکاردەهێنێت. ئەماش وشەیەکی بەهێزە، نەک تەنها یەکتر فێر بکەین، بەڵکو ئامۆژگاریش بکەین، چونکە هەمومان پێویستیمان پێیە. بەڵام پێش ئەوەی ئامۆژگاری برای باوەڕدارانم بکەم، گرنگتر ئەوەیە کە مامەڵە لەگەڵ گوناهەکانی خۆم بکەم. کەواتە ئەگەر برایەک یان خوشکێک لە مەسیحدا دەبینیت لە خواستی خوددا دوور دەکەوێتەوە، باشترین شت بیکەیت ئەوەیە خۆشەویستی بۆ دەربخەیت، یارمەتی بدەیت کە بگەڕێتەوە بۆ خواستی خوددا. بەڵام پێش ئەوە زۆر گرنگە سەرنجی ژیانی خۆمان بدەین کە ئایا بەخواستی خوددا دەڕۆین. بۆیە پۆڵس دەڵێت کە ئێوە پڕن لە چاکە، پڕن لە زانیاری ناسینی خوددا، وەک ئەوەیە عیسا پێیان بفەرمووێ، پێش ئەوەی گوناهێکی بچووک لە ژیانی براکەت هەڵبگریت، گوناها گەورەکەی ژیانی خۆت هەڵبگرە، بۆ ئەوەی بتوانێت حکمی بابەتێک بدەیت و دووڕوو نەبیت. پۆڵسیش دەڵێ، بۆ ئەوەی سایشتە بین بۆ ڕووبەڕووبوونەوەی گوناه لە ژیانی براکانمان، دەبێت یەکەم جار ئێمە بەخواستی خوددا بژین تا بتوانین یارمەتیان بدەین. ئەمەش دەمانبات بۆ پرسیارێکی کردەیی، فێرکردنەکانی عیسا و پۆڵس چۆن لە ژیانمان پەیڕەو بکەین کاتێک هەوڵ دەدەین یارمەتی کەسێکی گوناهبار بدەین. پۆڵس لە نامەی گەلاتیا بۆ شتێکی قوڵترمان دەبات. گەلاتیا 6:1 خوشکان، برایان، ئەگەر کەسێک تووشی گوناهێک بوو، با ئێوەی ڕوحانی کەسی ئاوا بە ڕۆح نەرمی ڕاست بکەنەوە، سەیری خۆشت بکە، نەوەک تۆش تاقی بکرێیتەوە.
ئاگادار بن دەڵێ ئێوەی ڕوحانی بە کۆ هەندێک جار بابەتەکە پێویستی بە دەستێوەردانی بە کۆمەڵ هەیە دەڵێ ئێوەی ڕوحانی لە بەشی 5 باس لە بەرهەمەکانی ڕوحی کرد بەراورد لەگەڵ بەرهەمەکانی جەستە کەواتە پۆلس دەڵێ ئێوەی خوشک و برا کە بە ڕوح ڕەفتار دەکەن پێویستە ئەو کەسە بە ڕوحی نەرمونیان و خاکساری بگەڕێنەوە هەروەها ئاگداری خۆشتان بن نەوەک بکەونە نێو تاقیکردنەوە دواتر دەڵێ باری یەکتری هەڵبگرن چ بارێک باری گوناه بەم شێوەیە شریعەتی مەسیح بهێنەدی کتێبی پیرۆز دەڵێ پێویستە گرنگی بە یەکتر بدەین کاتێک ئامۆژگاری یەکتر دەکەین پێش ئەوەش عیسا و پۆلس فێرمان دەکەن کە پێویستە دڵنیابین کە ئێمە بە پێی خواستی خوددا دەڕۆین با دووبارە بنەماکە بخوێنینەوە کاتێک ڕوبەڕووی گوناه دەبین لە ژیانی برا باوەڕدارەکانمان دەبێت دڵنیابین کە مامەڵە دروست لەگەڵ گوناهەکانی خۆمان دەکەین.